يا خيراتني كانالەکان دەکەم بدايت والله تقريبا ل سێ ساڵ و 4 ساڵ زانیمان کە ئۆتیزمە منداری ئۆتیزم بەڕاستی لەگەڵ منداری ئاسایی زۆر فەرقی هەیە منداری ئۆتیزم تقریبا مەشاکل یعنی برەی گریان و هاوار و شکاندن و نەنووسن هەتا سبەینێ ئەو شتانیانە لەگەڵ منداری ئاسایی ئەوە فەرقیان هەیە ئێستا من بەس لۆم چاکەنەوە مندارەکەم مستعدم خانی سارەوە یعنی ببەخشم بەس بەڕاستی شتێکی زۆر پێویستەیە لێرەدا سنتەر بۆ تەمەنی گەورە بەڕاستی ئێستا بە سەدان منداری ئۆتیزم بینی 4 دیوارن لە ماڵەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوا ڕۆژێک دێ وەکو بۆمبەک دەتەقیتەوە ئەوە هەر بەخۆی هەر ناخۆشە لەو کۆمەلگاش شیرازە خێزانی تێک دەدەوە ئۆتیزم ئیسراحەتت نییە دەرچوونت نییە یعنی ئێستا یەک بەخۆمە لە مارێ مندارەکانی کەشم کە ساغن ئەوانش تووشی ئارازی ئەویان لۆ ئەوە بووە دەرکە مستەمر ئەمن کلیل دەدەم کلیلی ژۆرە کلیلی دەرەوە نابی بە هیچ شێوەیەک دەرکە کرابیتەوە کوڕەکەم ئەلەند بزر بووە ئەو زەوەرە بە دویکەوە بە ڕۆژ جاروێ 3 ڕۆژ لە دەرێ بۆ بە تەمای نەبووینە بەخوای